باش لەسەرم پرسە یاسا و ڕێنماییەکانی بانگەشەی هەڵبژاردن هەروەها شێوازی بانگەشەی هەڵبژاردن من میوانێکم هەیە دوورەیت تۆفیق پسپۆڕی بواری هەڵبژاردنە بەڕێز دوورەیت ئەم کاتت باش بێگومان وەک لەو راپۆرتانی ئێمە پیشانماندا لەسەر ئاستی جیهان کۆمەڵێک ڕێوشوێن و یاسا و ڕێنمایی هەیە بۆ بانگەشەی هەڵبژاردن لە عێراقیشدا بە هەمان شێوە ئەم ڕێسا و یاسا و ڕێنماییانە هەیە بەڵام تا چەند پارت و لایەنەکان پابندن بەو یاسا و ڕێنماییانە و بانگەشەیەکی تەندروست بەگشتی لە سەرانسەری عێراقدا بەڕێوە چووە. مساء الخير على جنابك وعلى مشاهديكم الكرام. ئێوارتان باش سڵاو لە ئێوە و لە تەواوی بینەرانتان لە کارمەندانی کەناڵەکەتان. ئەمڕۆ خۆتان دەزانکەوە لە چاودێری هەڵبژاردندا ئێستا یاسایەکمان هەیە، یاساییەکە کە لە ساڵی 1992 دەرکراوە ئەمە پەیوەستە بە بانگەشەی هەڵبژاردن بۆ پەرلەمانی کوردستان لە مادەی یەکەم و لە مادەی 12 ئەمە ئاماژە بەوەدراوە و هاوکات سزاکانیش دیاری کراوە. ئاخۆ چین ئەو هەڵسوکەوتانێکەوە دژی یاسان هاوکات هەندێک یاساش هەیە بێگومان وەکو تاوان پێناسە کراوە و حاڵەتێک لە حاڵەتەکان پێوەستم بۆیکەوە فشار بخێتە سەر بەڕێز هەرێمی کوردستانە پێشبینی چ جۆرە بانگەشەیەک لە هەرێمی کوردستانە ئەکەیتەوە؟ طبعا حملة الانتخابات سوف تبدأ بانگەشەی هەڵبژاردن دوای کاتژمێر 12 ئەمڕۆ دەست پێ دەکات و دەتوانین بڵێن لە سبەوە دەچێت نێوکەشی هەڵبژاردنەوە وێنەکان بڵاو دەکرێنەوە و هاوکات لە دیوارەکان دەدرێن بە شێوەیەکی ڕوون و ئاشکرا بانگەشەکە دەست پێ دەکات لە ڕێگەی ئەو ڕێزبەندەی کەوا هەیە لە لیستەکانی خۆیانەوە پێیان گەیشتووە هاوکات لە پێناو ئەوەیەکەوا دەنجی خەڵک بەدەست بێنن. بانگەشەی هەڵبژاردن ئامانجەکەی ئەوەیەکەوە خەڵک خۆی بەکاریدان خۆیان بە خەڵک بناسێنن ئەمە بە شێوەیەکی گشتی پۆستەری خۆیان هەڵدەواسن لەوانەیە لە هەندێک شوێندا پۆستەرەکان ببنە هۆی ئەوەی کەوا ژینگە پیسی بێ بەڕاستی و ڕووکەشی پارێزگاکە تێکودات بەڵام ئەمە شتێکە و پێویستە لە هەندێک ناوچەدا هەڵواستنی پۆستەر ڕێگە پێدراوە بینەوە لە تەواوی هەموو شوێنەکان شتێکی ئاساییشە خۆ بڵاوکردنەوەی کارتی خۆی و ئەم شانەمان هەمویان پێوەستە بە ئەمانە ڕێگە پێدراون بێگومان. جیا لەم ڕێکارانەی کە بەڕێزێ باسی کرد ئێستا میدیا بەشێکی گرنگی بانگەشەی هەڵبژاردنە و تۆڕە کۆمەڵایەتیەکانیش بەشێکی گرنگتری ئەم بابەتەیە. چۆن وا بکەین بانگەشەیەکی ئارام و ڕێک و پێک و دوور لە تون و تیژی و تێکدانی میزاجی خەڵک لە هەرێمی کوردستانە بەڕێوەبەرین. طبعا المفوضية تعمل بشفافية عالية. بەڵێ کۆمیسیۆن بە شێوەیەکی شەفافی باڵا کار دەکات بە تایبەتی لە پرسی هەڵبژاردندا لەبارەی دابشکاری لەبارەی دابشکردنی سندوقەکانی هەڵبژاردن و هەندێک خاڵیش هەیە کەوا بۆ میدیاکاران پەسەند کراوە و ئەم خاڵانە ڕێگە پێدراون بۆ ئەوەی کەوا میدیاکاران بچن لەوێن دەڕماڵی خۆیان بکەن. ئەمەش لەیان کۆمیسیۆنەوە دیاری کراوە بێگومان هاوکات هەموو کۆمەلگاکانی ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی ئەوانەی کەوا بۆ چاودێری پرۆسەی هەڵبژاردن دێن لە پێناو شەفافیت ئەوانیش بێگومان مافی ئەوەیان هەیە کەوا بتوانن لە پرۆسەی هەڵبژاردندا بەشدار بن. ڕاگەیاندن بێگومان پێویستە هەموو زانیارێکی پێ بدرێت لەبارەی وردەکاریەوە هاوکات دەنگێکی ئازادە پێویستە ڕای ئازادی خۆی دەرببڕێ ڕاگەیاندن لەبارەی پرۆسی هەڵبژاردنەوە هاوکات کاندیدانیش خۆ لەوانەیە لە زۆربەی سۆشیال میدیادا دەردەچێت ئەمەش هەر بەشێکەوە ئەمە هیچ کەشەیەکی تێدا نییە. بەڵێ بەڕێز دوورەی تۆفیق پسپۆڕی بواری هەڵبژاردن زۆر سپاس بۆ بەڕێستان.